هەمووان توشبووی نەخۆشی شێرپەنجەن و ماوەی چەند ڕۆژێکە لە نەخۆشخانەی هیوا چارەسەر وەردەگرن. سەرجەم ژوورەکانی نەخۆشخانەکە پڕن لە توشبوونی نەخۆشی شێرپەنجە کە بەشێکی زۆریان لە ناوەڕاست و خواروی عێراقەوە هاتوون. سەرتیب ماوەی 3 ڕۆژ هاتووتە نەخۆشخانەی هیوا و دەڵێت لەگەڵەوەی ژماری هاتنی نەخۆشەکان زۆرن بەڵام بەبێ گرفت دەتوانرێت چارەسەریان بۆ بکرێت. بەڕاستی ئەو خزمەتی کەیکەن و ئەو بەدەمە هاتن و ئەو هاوکاری و دەستباربوونەی بۆ نەخۆشەکان یعنی بەڕاستی زۆر جێگەی شانازیە. موسپاسیان دەکەم. من ئەوەی کە لێرە بوومە نزیکەم 3 ڕۆژە هات و چۆم کردووە ڕاستە قەرەباڵغیەکی زۆری پێوە دیارە بە تایبەت ڕۆژی دووشەمە ئێزگار قەڵەباڵغ بوو. بەڵام باشە الحەمدولیلا کارەکان ڕوە خۆی ڕایەکرێ. بە پێی ئامارەکانی نەخۆشخانەی هیوا لە ماوەی 1 ڕۆژدا 752 نەخۆشسەدانی نەخۆشخانەکەی کردووە و لەو ژمارەش 20 کەسیان وەک توشبووی نەخۆشی شێرپەنجە تۆمار کراوە 4067 بشکنینی جۆراوجۆریش ئەنجام درراوە و 200 نەخۆشیش چارەسەری کیمەییان وەرگرتووە و 100 نەخۆشیش لە بەشی فریاکەوتنی خێرا تۆمار کراون. لە ڕابردوودا نەبوونی دەرمان کێشەی سەرەکی نەخۆشخانەکە بوو بەڵام لە ئێستادا ئەو کێشانە ڕووی لە کەمبوونەوە کردووە و مەکتەبی دارایی ئیداری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان هاوکاری تەواوی نەخۆشخانەکە بووە. من داتایەکت پێ بڵێم تەنها لە ساڵی ڕابردوو ئێمە بە نزیکەی 45 ملیار دینار دەرمانمان داوە بە نەخۆش لەم نەخۆشخانەیە بەڵام ئەم ساڵ ئەتوانم پێت بڵێم لە سەرەتای ساڵەوە تا مانگی حوتوەش بە نزیکەی 7 ملیار دەرمانمان ناوە بە نەخۆش و بە نزیکەی بای ملیارێک و 395 میلیۆن دینار تەنها پشکنین ئەنجام دراوە لە نەخۆشخانەوە. ئەم ژمارانە ژمارەی گەورن و قەبارەی گەورەیە و دەبێت هەنگاوی فعلی بنرێ بۆی ئەم خزمەتە بەردەوام بێ و لەگەڵەوەژا دەبێت کار لەسەر دروستکردنی نەخۆشخانەی هیوای گەورە بکرێت کە بە سوپاسەوە گرفتی زەویەکەی لە ماوەی ڕابردوو لە ڕێگەی بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی و هەروەها سەرۆکی شارەوانی بابەتەکە لە قۆناغی چارەسەرکردندایە کە ئەو زەویە تەرخان بکرێت. بە پێوتی پزیشکانی نەخۆشخانەکە ڕۆژانە نزیکەی 3 تا 4 کەس لە نەخۆشخانەکەدا گیانە دەزەدەن و ئەو نەخۆشانی کە تۆماریش کراون قۆناغی شێرپەنجەکان لە ئاسی 3 بۆ 4دایە. بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا هۆشداری دەدات کە ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە بەرز دەبێتەوە. لە ماوەی ئەم ساڵدا 5 شوێنی گرنگی نەخۆشخانەی هیوا لەلایەن مەکتەبی دارایی و ئیداری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان و نۆژەن کراوەتەوە. لەلایەن خێرخوازانیشەوە چەندین ئامێری پێشکەوتوو بۆ نەخۆشخانەکە دابین کراوە. بە پێوتی لە برساوانی نەخۆشخانەی هیواش سەرباری بەرزبوونەوەی ڕێژەی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە بەڵام بەهۆی ئەو هاوکاریانەوە دەتوانرێت چارەسەری پێویست بۆ سەرجەم نەخۆشەکان ئەنجام بدرێت. بڕوابادین کورساد نیوس سلێمانی.